خۆپشاندان و ماگرتن لە شاری هەولێر بەردەوامی هەیە لە ئێستادا لە شاری هەولێر لە بەردەم نەخۆشخانەی منداڵبوونی لە شاری هەولێر کە بەشێک لە پزیشکان و کارمەندانی نەخۆشخانەکە مانیان گرتووە هاتوونەتە دەرەوە وەکو ناڕەزایی دەربڕینێک من دەسمەیەکێک لە ئەو پزیشکانەیە کە مانیان گرتووە خۆپشاندانیان کردووە بزانم بۆچی ئەمڕۆ هاتوونەتە دەرەوە مەبەستان لەوەی ئەمڕۆ هاتوونەتە دەرەوەمانتان کاکە پێشەکی زۆر بەخێر بێن سەرچاوم مەبەست لە مانگرتنی ئێمە بەنسبەت ئەو خشتەیە کە ئێستا دایان موچەی فەرمانبەرانی پێ بدرێ بەڕاستی ئەو خشتەیە نازانم ینی بە قەناعەتی ئێمە کەسێکی زانا و زیرەک دایننە بە سەراحەت ینی خشتەیە کە کەسێک نەتوانی کرێی مانگێکی ڕۆژانەی خۆی پێ بدە مەسە مانگێکی پێ بدرێ ئەی چۆن عایلەکەی بەڕێوە بە بەڵێ لە ئێستادا خۆپشاندان و ماگرتن لە شاری هەولێر بەردەوامی هەیە بابان لە سلێمانی بەردەوامی هەیە خۆپشاندانەکان بەڵێ هێرش من ئێستا لە سلێمانی لە بەردەم بینای فەرمانگەی دادنووسی سلێمانی ئەم کە ئەم باڵەخانەیە 5 فەرمانگەی حکومی لە خۆگرێ لە ئێستادا کە کاتی دەوامی فەرمیە سەرجەم فەرمانبەرەکان ڕۆشتوەتەوە و بایکۆتی دەوامیان کردووە وەکە بینرێ دەرگای فەرمانگەکەش دوو قوفڵی پێوەیە و داخراوە مامەگیان باشی سەرچاوم قوربانجان بەخێر بێن داوام هەیە گیان نەوەڵڵە ئەی سبینێ سبێنش داوام نییە لەبانێ مەزەف هەمووی بایکۆتی کردووە و ئەڵێن تا مەعاژۆنەگری ناینەوە بەدەوام دیارە ئەو کاکی پۆلیسە دوو قوفڵی داوە لە دەرگاکە و وەکو خۆی ئەڵێ سەرجەم فەرمانبەرەکانی ڕۆشتۆتەوە بایکۆتی دەوامیان کردو و بڕیار وایە تا حکوومەتی هەرێم گۆڕانکاری لەم لیستی نوێی موچە کە ئەم فەرمانبەرانە ڕەتیان کردوێتەوە گۆڕانکاری تێدانەکە نایانەوە سەرکارەکانیان ئەمڕۆ جگەل لەم فەرمانگە حکومیە کە 5 فەرمانگەی تایە جگەل لەم باڵەخانە کە 5 فەرمانگەی تایە لە چەند شوێنێکی تری شاری سلێمانی بایکۆتی دەوام کرا لەلایەن فەرمانبەرانەوە لە چەند فەرمانگەیەکیش خۆپشاندان ئەنجام درا لەوانە پۆلیسی هاتوچۆ و پۆلیسی ناوخۆ و مامۆستانی زانکۆ و چەند فەرمانگەیەکی تریش بایکۆتی دەوامیان کرد و شەقامە سەرەکیەکانیان بەڕووی شۆفێران و هاوڵاتیان داداخست تاکەی ئەم نەعەدەڵەتی قبوڵەکەن تاکەی ئەم بێدەنگیە داواکەم هەست خەڵکی هەولێریش مانگرتن دەست پێ بکە هەڵسێ بەشکەم ڕاپەڕی نێبکەن دیژێم حکومەتە سەمەدۆخی سلێمانی بوو ئەمڕۆ وریا لە هەڵەبجە چۆنە لە هەڵەبجەش بە هەمان شێوەی سلێمانی خۆپشاندان هەیە بەڵێ بابان لە هەڵەبجەش گرتبوونەوە خۆپشاندان و بایکۆتکردنی کارمەندان بۆ فەرمانگە جیاوازەکانی حکوومەتی هەرێم و مامۆستایان بەردەوامی هەیە و بەشێک لە هێزە ئەمنیەکان لەگەڵ بایکۆتکردنا خۆپشاندانیان ئەنجامدا ئەوە تا پۆلیسی هاتوچۆ شوێنی کارەکەی خۆیانیان چۆڵ کردووە من ئێستا لە بەردەم سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجەدام کارمەندەکانیان ماوەی 20 ڕۆژە بایکۆتی کارەکانی خۆیانیان کردووە لەگەڵەوەشدا کارمەندانی تەندروستی لە سنووری پارێزگای هەڵەبجە بایکۆتی کارەکانی خۆیانیان کردووە من ئێستا دەچمە کفری بۆ لای دیار جەمال دیار لەوێ خۆپشاندان و گرتبوونەوەی کارمەندان هەیە بەڵێ وریا هاوشێوەی بەشێک لە شار و شارچکەکانی هەرێمی کوردستان لە قەزای کفریش خۆپشاندان بەڕێوە چوو دژی نیوموچە وەستانەوە دیارە بەشداربوانی خۆپشاندانەکە پێکاتبوون لە مامۆستایان و تەواوی فەرمانگەکان و هێزەکانی پۆلیس و تەندروستی و داواشان لە حکوومەت کرد لە خۆپشاندان و گرتبوونەوە بەردەوام دەبن تا ئەو کاتەی وەڵامی داواکاریەکانیان دەدرێتەوە و نیوموچە هەڵدەوەشێتەوە هەنگاو من دێمە ڕانیا لە ڕانیا چی دەگوزارێ بەڵێ دیار من ئێستا لە بەردەم بەڕێوەبەراتی پۆلیسی ڕاپەڕینم ژمارەیەک لە پۆلیس و ئەفسەر لێرە کۆبوونەوە هۆکاری کۆبوونەوەکان هۆکاری یاخود هۆکاری گربوونەوەکان بەوەیە کە ئەوان ڕازنین بەو سیستەمی نوێی موچە بەڵێ گەر کامیرەمانەکەم هاوکارم بێ من دەمەوێت لە دوانی یەکێک لەو ئەفسەران یاخود پۆلیسانە وەربگرم زانم هۆکاری چیاوان لێرە کۆبوونەوە بەڵێ لەوانەیە پەتەکە بپسێت ئەو کاتی وەکو خۆی لایەن نایەتەوە دەیان و سەدان موچەی تریش خەرجکەن بڕوان ناکەم وەکو خۆی بێتەوە سوپاسان دەکەین بەڵێ دیارە ئەمڕۆ هاوکات لەگەڵ بەڕێوەبەراتی پۆلیسی ڕاپەڕین هاوکات پۆلیسی تونوتیژی دژی ڕاپەڕین و پۆلیسی هاتوچۆ گربوونەوەیان ئەنجامدا بوو بەڵێ عومەر دێمەوە لای تۆ بزانم لای تۆ چ باسە بەڵێ هەنگاو ئەمە خۆپشاندانی قەزای دەربەندی خانە کە ماوەی چەند ڕۆژێکە بەردەوام من لە خۆپشاندان و نازات دەربڕین ئەمڕۆ جارێکی کە هاتوونەتە سەر شەقام و کۆمەڵێک داواکاری تازایانێ ئێمە بۆ وەرگرتنی زانیاری زیاتر دەچینێ لایەکێک لە بەشداربوانی خۆپشاندانەکە بزانین داواکاریان چیە گەڕانەوەی مافەکانی خەڵک داواکاریەکانمانە گەڕانەوەی ئەو پارە دزراوانەی کە هەناردە کراوە بۆ دەرەوە یان نێردراوە لە ڕێگەی باندەکانی سپیکردنەوەی پارەوە هەموو ئەوانەمان پێویستە بگەڕێتەوە بۆ نیشتمانەکە لە قەیران دەرچین نەکە ڕاجکردنی نیشتمان بە پاساوی دەرچوون لە قەیرانەکە ئێستاش دەچینە چەمچەماڵ و لای ڕزگار خۆپشاندانەکان لە قەزای چەمچەماڵ چۆن بەڕێوە دەچێت
بەڵێ عمەر هاوشێوی بەشی زۆری لە شار و شارستەکانی تری هەرێمی کوردستان لە قەزای چەمچەماڵیش بۆ ڕۆژی دووەم لەسەر یەک نیگەرانەتی و ناڕەزایەتەکان لە بەرامبەر سیستەمی نوێی موچە بەردەوامی هەبوو. ئەمڕۆ پۆلیسی قەزای چەمچەماڵ خۆپشاندانێکی سێ کاتژمێریان لە بەردەم بەڕێوەبەرەتی پۆلیسی قەزاکە ئەنجامدا و ڕێگای سەرەکی قایمقامەتی قەزاکان داخست. هاوشان لەگەڵەماندا کارمەندانی هاتوچۆی چەمچەماڵ مانگرتنی سەرتاسەریان ڕاگەیاند و گردبوونەوەیکی ناڕەزایان ئەنجامدا. ئەمە جگەلەوەی بەشی زۆری کارمەندانی تەندروستی و مامۆستایان بایکۆتیان لە پیشەکانیان کردووە و نەگەڕانەوە بەسەر کارەکانیان. کچێکی بسکەلەمەیە لە گریانی ئەوە خەبەرم بووە دەستی کردە گریان وتی کاکە گیان تۆ 5 مانگە دەغیلێکە بۆ من کڕیوە دەغیلەکەم هەتا ئێستا بەتاڵە چوو کردێ ناو تەنەکەی خۆڵەکەەوە بە گریانەوە. منەمێ بچمە کۆی بۆ لای خالید نیگەرانەتی و ناڕەزایەتەکان لە بەرامبەر سیستەمی نوێی موچە چۆن بوو لە کۆیە. بەڵێ ڕزگار ئەمڕۆ لە شاری کۆیە هەر یەکە لە بەڕێوەبەرەتی بەرگری شارستانی کۆیە بەڕێوەبەرەتی هاتسۆی کۆیە بەڕێوەبەرەتی پۆلیسی کۆیە فەرمانگەی پۆلیسی کارەبا زیاتر لە 4 کاتژمێر لە بەردەمی قایمقامی کۆیە خۆپشاندانیان ئەنجامدا داواکاریەکانی ئەوان بە جیاواز لەگە شارەکانی تر جیاواز بوو جگە لە پاشەکەوتکردنی موچە یاخود پێدانی تەواو موچەکانیان داواکاری ئەویان دەکرد کە ئەو نەوتەی لە سنوورەکەدا هەیە بەشێکی بۆ خەڵکی ناوچەکە بگەڕێنێتەوە و جگە لەمەش جیاوازێکی ترەوە بوو کە جێگیری بەڕێوەبەری گشتی پۆلیسی هەرێم ڕاستەخۆ لە شاری هەولێر و هاتە ناو خۆپشاندان و پاڵپشتی خۆپشاندانی کرد. خالد محمد NRT كويا